خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. ژیانی خەڵک خراپە و ئابووری هەرێمی کوردستانیش بەڕادەیەکی زۆر خراپە. لەگەڵ هەموو ئەو خراپیانەی کە لەباری ئابووری و تەندروستی ڕووی کردوتە هاوڵاتیان و هاوڵاتیانی ماندوو نیگەران کردووە لەلایەکی ترەوە، ململانەی سیاسی و یەکتر شکاندن و ناوەناوە شەڕی ڕاگەاندنی نێوان یەکێتی و پارتی هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کردو. هاوڵاتیانی هەرێمی کوردستان داواکارن هەرچی ململانی نێوان هێز و لایەنە سیاسیەکانە لەسەر بژێوی ژیانی خەڵک و لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ، نەوەک لەسەر ماندووکردنی خەڵکی کوردستان و ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. ئەمە بە دیوێکی تردا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و کاریگەری ململانی اقلیمی و نێودەوڵەتیەکان لەسەر هەرێمی کوردستان هەمووانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێزە نوەر حوسێن کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێ کاگەڵەر، هەروەها بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان بەخێر بن. کاگەنوەر، ینی ئەو قسەی هاوڵاتیان کە لێ هیوادارین هەموو ململانەکان لە پێناو گوزەرانی خەڵک، ژیانی خەڵک، باشترکردنی ئابووری هەرێمی کوردستان بێ کە بەم دۆخە سەختە داراییە تێئەپەڕێ. بەڵام ئەبینین کە ململانێکە زۆر جار لەسەر کۆمەڵێک شتی زۆرا و جۆرە بۆ ئەمە. زۆر سپاس بۆ خۆت و بۆ کەناڵی کورسات و بۆ وەڵا کاک لە ڕاستیەوە مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام ئەوەی کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان نالەبارە بەهۆی بارودۆخی چێ ئابووری و مەسلەی بودجە و مەسلەی پەیوەندی خراپ لەگەڵ عێراق و خودی خراپی بارودۆخی عێراق و منتقەکەش هەمووی پڕکێشە و شەڕ و ئاڵۆزیە لە هەرێمی کوردستان واقعەتێکەوەیە کە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر دورگەیەکی ئارامە و دیموکراسی تیا بەرقەرارە، بەڵام بژێوی و ژیانی و گوزەرانی خەڵک خراپە. بۆیە بەڕێی من یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی بەرپرسیار وەکو دوو هێز کە حکوومەتیان بەدەستەوەیە بەسەر ئەکسەریەتیشی لای پارتی دیارە زۆرتر بەرپرسیارەتەکەیەکەوێتە ئاستۆ، بە نظری من ئەبێ بگەڕێن بە دوای ئەو فۆرمەڵانەیە ئەو فۆرمانەیە کە ئەتوانن بژێوی ژیانی خەڵک باشکەن و ئەتوانن لە ڕووی سایکۆلۆژی و سایکۆلۆژیای خەڵک باشکەن، نەک تەسیری منفیدانێن. و ئەوەی کە جەنابیش دواز کرد لەوە ڕەنگە مەبەست ئەوە بێ ئەوەی کە لە سوسیال میدیا بینی تەسیری سلبیە کاتە سەر ژیانی خەڵک کە بۆ خۆی موچەی دواکەوێت کە بۆ خۆی ژیان و گوزەران و هەلومەرجی اقتصادیەکەی خراپە، سوسیال میدیاشی بێتە سەر لەبەرەوە خەڵک وردە نیگەرانە بێ ئومێد دەبێ. بەڵام ئێستاش مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە چەند حوتوی ڕابردوودا شایدی ئەو بووین دووسی هەنگاوی باشینەوە، یەکیانەوەی کە هەوڵی داوە مەسەن چاکسازی بخاتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەو چاکسازیانە ئەبێ خێرا بکرێ و مەسەن ئەبێ فریای خەڵک بکەوێ. ئەوە یەک دوو هەمیش پەیوەندیەکان لەگەڵ حکوومەتی عێراقی بە تایبەتی سەردانەکانی جەناب کاقوبات ئەماوەیە 5-6 سەردانی بۆ بەغا هەلومەرجەکەی ئارام کردوتەوە و سەردانی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور دیسان ئەتوانێ بارودۆخێکی هەلومەرجیشی باشتر بێنێتە پێشەوە. بەڵام هەموو ئەوانە تۆ حکوومەت یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆیان چۆن تەحلیلیەکەن چۆن تەفسیریەکەن ئەوە جیایە، بەڵام خەڵک ئەوەی کە لای گرنگە موچەکەی بدرێتێ وەز وزەرانی ژیانی باش بکرێ ئەوەی و پارتیشەوە. بەڵێ اینجا خەڵک ئەوەی مەسەلەن ئیتر تۆ تەفسیر و تەحلیلاتی بۆکەی ئەمە بۆ حکوومەتە، ئەمە بۆ خەزیێنە پارەیتیانە نەوت شکاوە کۆڤید-19 هەیە، ئەوانە بە شوێنی خۆی ڕاستەوانە واقعە، بەڵام خۆتوەکرێت لە ماوەی دوو مانگا موچەبەی بە خەڵک ناکرێت لە ساڵێکان تا ئێستا دوو موچە دراوە بە خەڵک. تەفسیری جیاوازی بۆ کرێک ئێمە بچەی حکوومەتماندا خۆ قسەکە لەگەڵ ئەم قسەی ئەم ڕخنەی کە خەڵگێکا نە لە جەنابی کاقوبادا نە لە جەنابی مەسرور بەرزانیە، ئەم قسەیە لەسەر کابینەی حکوومەتە لەسەر حکوومەتە، خۆ ئەم خەڵک ئەم دەنگیاوە بەم کابینە دەنگیاوە بۆیە پێویستی بەچیە پێویستی بە وەڵامێکی قانعپێکەر هەیە و بە وەڵامێکی منتەقی هەیە بڵێ کاکە من لە جیاتی 30 ڕۆژ چ ڕۆژ موچە دێمێ، بەڵام ئەمەنە دێمێ جارێک 120 لێ بری جارێک 122 جارە نای دێتێ مەسەلەن فۆرمی جیاواز هەیە ئەکرێ مەسەلەن ئەو گلیانی کە خەڵکەیەتی لە سنوورەکان و لە گومرگەکان کە قاچاقچێتی ناشاریتی یاکرێ لێ باشە با کۆنتترۆل بکرێ خۆ نەوت هەرە فرۆشرێ ئەی مەسەلەن خوا بودجەکەی ئەی مەسەلەن خەڵک حکوومەت قەرزداری خەڵکە کارەبا ئاوی بۆ بخاتە بری ئەوە مەسەلەن ئینتەرنێتی بۆ بخاتە بری ئەوە پێداویستیەکانی ژیانی بۆ تەسهیلات بکە خۆ حکوومەتی هەرێمی کوردستان گەماروی نێودەوڵەتی لەسەر نییە.
ڕوبەڕووی قەیرانێکی سروشتی بۆتەوە ئەو قەیرانەکە لە زۆربەی دنیا هەیە بەڵام لە هیچ کوێژ مەسەلەن موچە نەفەوتاوە موچە دوا ناکەوێت ژیان و گوزارانی خەڵک نەفەوتاوە خۆ مەسەلە وەکو کۆماری ئیسلامی ئێران نیە گەمارۆیەکی پەنجا دەوڵەتی لەسرە لەوانەیە مەسەن حجەیەکی بەدەستەوە بەڵام قسەکەی کە تۆ گەمارۆ لەسەر نیە بارودۆ هەلومەرجێک لە بەردەستایە ئەبێ ئەمە چاک بکەی وە زوو پەلیتیا بووم نەزانم حکوومەت ئەگەر چاکسازیەکانی بۆ بچێتە پێش ڕەنگە وەزعەکە باشتر بێ بەڵام تاکەی مەسەلەن ئەخر ناکرێت لە ساڵێکا تۆ دووسێ موچەک بدەی بە خەڵک لەگەڵەوەشە ئەو ڕێکەوتنانە لەگەڵ بەغا بە نظری من کە ئێستا هەنگاوی بۆندراوە و ئەچێتە بوارە جێبەجێکردنەوە مەسەن بۆ پار نەکرا بۆ پێران نەکرا ئەگەر ئەوانە بکرایە و ئەمە دیوێکی تریشی خەڵک پرسیاریەوە کە حکوومەتی کوشان بۆچی 22 میلیارد دلار قەرزارە نەوتی کڕیوە نەوتی فرۆشتۆ پرسیارێکی منتەقیە هۆکارەکەی چییە؟ و پاشەکەوتی موچەیە مەسەلەن تاکەی خەڵک ئەبێت هاوڕوانی بکە وەرحاصل هەموو ژیان و گوزەرانی خەڵک بەشێکی زۆری لەبەرەوەی حکوومەت کاتی خۆی حکوومەت هێرەی کوردستان ملیۆنێک و 250,000 کەسە ملیۆنێک 600,000 کەسی کردو بە موچە خۆری خۆی خەڵک بەشێکی زۆری ژیان و گوزەرانی لەسەر موچەیە کەواتە دابینکردنی موچە بە نظری من ئەولەویەتی حکوومەت دابێ وەلانی کەم ئەبێ مەسەلەن بەدیلێک بێ قسەیەکی منتەقی بە خەڵک بڵێ و جەنابی شدوتی دێشێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی سەرەکی محکومن بەوەی بەیەکەوە بن محکومن بەوەی کە ئیدارەی ئەم هەرێمە بدەن محکومن بەوەی کە مەترسیەکانی لەسەریان وەک یەک وایە بەبێ و هیچ لایەکی لایەتر بسڕێت بەڵام مەسەلەن تۆی کە جەنابەت باسیەکەی مەسە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا شایدی و بین هێرشێکی بەڕاستی ناماقول و نامەنتەقی کراوەتە سەر جەنابی کاک لاهور هاوسەرۆکیشێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوەی کاچێ بۆ هەولێر کە قساکە مەسەن ئەو هاوسەرۆکیشێتی نیشتیمانی کوردستانە خۆ بێ بەرپرسیارەتی ئەم دەڤەرەی لەسەرشانە بەرپرسیارەتی ئەم حیزبی لەسەرشانە بەرپرسیارەتی خەڵکی لەسەرشانە خۆ بێ قسە بۆ خەڵک بکە خۆ بێ تەوزیع بۆ خەڵکدا خۆ بێ ڕخنە لە حکوومەتیش بگرێ خۆ ڕێک نەگرتن مانای ڕوخانی حکوومەت نییە بەڵام مەسەلەن لە هەندێک شوێنەوە هێرشی ئەکرێتە سەر لە بەرامبەر ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنی ڕسمی ناڕسمی سوسیال میدیای یەکێتی جواب بداتەوە دیفاعەکە بۆیە مەسەل ئەوەیە کە ئایا ئەو ڕخنانەی هەیەە لە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی لە ڕاگەیاندن لە هەر شتێکی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئەکرێت لەسەر ئاسی مەکتەبی ڕاگەیان لەسەر مەکتەبی سیاسی لەسەر ئاستی سکرتێر و هاوسەرۆک کۆ ببنەوە ئەم گرفتانە چارەسەر بکرێت ئەگەر ڕخنەیەکیان هەیە بەڵام جوێندان و سوکایەتی پێکردن و تەشیر جگەلەوەی خزمەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و یەکێتی و پارتی ناکە لە هەمان کاتە بارودۆخی ژیانی خەڵکیش باش ناکە و لە ڕووی ئەیکۆلۆژیشی و تەسیری منفیدان کاکزانە بۆ چوونی بەڕێستان وەکو کادریشی پارتی دیموکراتی کوردستان کە چەند گرینگە هەموو علاقاتەکان هەموو ململانەکان هەموو پەیوەندیەکانی نێوان هێز و لایەنە سیاسەکان لە پێناو ژیانی خەڵک بێ یان نەوەک لە پێناو جەدەلێکی بێنزەڵتی بیانی کە کەس نازانێت ئەو سەری کوێ پێشکی سپاس بۆ جەنابێ ڕێزم بۆ بینەرانی کورسای نیوزەوە بە خێریکە بە خەراتنی کاگەنوەری ژاگەم ئێمە دەبێت لەسەر چەند ئاسیا قسە لەسەرەوە بابەتە بکەین بەشیشیان وەکو کاگەنوەر ئاماژەی پێدا ئەم سراعاتانە سراعاتی مێژووین یعنی لە مێژووە ئەم بابەتە دروست بووەوە سراعاتەکان لە هەرێمی کوردستانە زیاتر سراعی خێزانی بوون ئەچێ بۆ سراعی حیزبی ئەوێ بە یعنی سراعەکان سراعێکی تاریخین و ئەم سراعە تاریخیانە بەداخۆ منەڵێم با بڵین بۆتە بارگراوندێک لە ئێسادا بۆ کارکردن بۆ ئیشکردن لە حیزبە بۆ منافەسە بۆ ململانە سیاسیەکان لە ئێسادا ڕنگدانەوەیکی تاوی داوەتەوە بەڵامەوەی کە گرنگە ئێمە کە ئێستا لە قسەی لەسەرا بکەین قۆناغی ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی توانای ئەوەی نەماوەکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو با بڵین داواکاری و خواستەکانی خەڵکی کوردستان وەلا بنێن و خەریکی ململانێکی سیاسی حیزبی تۆغ بن لەسەر هەموو سەکتەرەکان بەڵێ ململانی سیاسی حیزبی شتێکی زۆر سروشتیە شتێکی زۆر واردە بەڵام بەمەرجێ ئەم ململانە سیاسیانە لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتی بێت لەسەر ئەساسی چاکەی گشتی بێت ئەگەر بێت و سڕاعەکان ململانەکان لە دەروی چاکەی گشتی و بەرژەوەندی گشتیا بێت من پێم وایە لە ئێسادا نە خەڵکی هەرێمی کوردستان نە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە نە وەسعی ناوخۆی هەرێمی کوردستان نە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغا و پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتەکانیش لە ئێسادا توانای ئەوەی نییە پارتی و یەکێتی بەڕاستیەکی سراعێکی سیاسی حیزبی نالۆژیکی ناسروشتی بکەن لە نێوان یەکتریدا ئەوەی کە باز دەکرێت بەڕاستیەکەی تۆڕەکانی ئەوەی کە پێوە دێت تۆڕە کۆمەڵایەتەکان فەیسبوک تویتەرەوەی کە لە ئێسادا زۆر بەناوبانگە هەم لە جیانیشە هەم لە هەرێمی کوردستانە ئاسایی دە خەڵک ئەگەر بەڕاستێکی چە نەزەرێکی خۆی دەڕێرە بۆ چوونێکی خۆی دەڕێ بەڵام بە مەرجێک نەبێتە تەشیر نەبێت ئەوەی کە وەکو کاگەنوەری ژاماژەیدا بکێتە جنی و جنێوکاری و شەی ناشرین و کۆمەڵێک بابەت باس بکرێت کە لە ئێسادا درزەکان زیاتر فراوانتر بکات لە نێوان پارتی و یەکێتیدا و نەتوانین کلێنەکان زیاتر پڕ بکەینەوە و ئەم کلێنانە بێتە هۆکاری بەڕاستیەکەی
داهاتوی خەڵکی کوردستان و ئەو خواستەی کە ئێستا خەڵکی کوردستان هەیەی بۆ چاکسازیە بۆ دابینکردنی موچەکەیەتی ئەوانە فەرامۆش بکرێت و ئێمە با بڵێن هەموو تواناکانی خۆمان و هەموو ئەقڵەتی خۆمان خەریکەین بە کۆمەڵی سراعاتی بەڕاستیەکەی چۆنەڵی ناواقعی ناسروشتی کە ئەمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێستا کۆمەلگایمەمە هەڵناگرێت. نقطەی دووەم کە گرنگە ئێمە ئاماژەی پێ بدەین ئەبێ لێرەژا باسی ئەوە بکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند شتێکی شوێنی کەشا من ئاماژەم پێدا و حکوومەتی نیابی حیزبیە طبعاً ئەو حیزبە ئەساسیانەی کە لە هەرێمی کوردستانە پارتی و یەکێتیە کە ئێستا گۆڕانی شاتۆتە سەر نیابەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن هەر یەکە بەپێی ئاستی خۆی بەپێی قەواری خۆی ئەم بەرپرسیارەتیەکێتە سەرشان ئەم بەرپرسیارەتیەش بەپێی دۆخ بەپێی سیستەمی سیاسی بەپێی ئەو باڵین توانە ئیداری کە هەم پارتیش و هەم یەکێتی ژێتی پێویستە ئەم بابەتانە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستی چارەسەر کرێ بەداخەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کابینۆی نیۆکەوەی کە پێی دەوتێ کابینی چاکسازی و کابینی خزمەتگوزاری لانەیە لە کۆمەڵە سەکتەری باشە بەرەو پێشچوونی بەخۆی بینی بێت بەڵام لە مەسلەی دابینکردنی موچە بۆ خەڵکی کوردستانە نەیتوانیوە لە ئەو داواکاریانە یاوێ دیارە ئەمەش کۆمەڵی هۆکارێ هەنێکی پەیوەندی بە هۆکاری دەرەکیەوەیە هەندێکی پەیوەندی بە هۆکاری ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە بڕیارێک دەڕاگات لە هەولێرەوە کە بڕیارەکە دەرەچێ تا دەگاتە ساخۆ تا دەگاتە سلێمانی و پێنجون و گەرمیان و شۆشۆ بەڕاستیەکەی بڕیارەکە و خۆی جێبەجێکرێت ناکرێت ببوورەکات ناکرێت بڕیارێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەعزەم بۆ نمونە مەسلەی کۆکردنەوەی داهات و سامانی گشتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چون حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە ئێمە بزانین داهاتەکەوەیە کە لە حکوومەتی عێراقیەوەیە هەندێک داهاتی با بڵێن سەر خاڵە سەرسونیەکانی گومرگە فرۆشتنی نەوتە ئەم داهاتانە بەڕاستیەکەی بێ پێک و کۆب کرێتەوە بچێتەوە خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی لێو دابش بکرێتەوە بەداخۆ من بۆ خۆم ئەمە وچە نەزەری خۆمە من لەگەڵ ئەو سیستەمە بەڕێوەبردنیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە چ سیستەمی دابشکردنی موچە و ئەوەی کە حکوومەتی با بڵێن هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی پێڕەویەکە چ شێوە گشتیەکەی کۆکردنەوەی سامان و داهاتی هەرێمی کوردستان و داهاتی نیشتیمانی بۆ نمونە خاڵە ئەم پرسیارەکەی بەڕێز لە شوێنی خۆیەتی من دنیای دەرۆم بینیوە لەوێ ژیاو دەبێت پێش هەموو شتێک سیستەمێکی بانکی مرکزی با بڵێن شەفافە بێت لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا ئەم جۆرە سیستەمە تەقلیدیە کلاسیکی کە بەڕاستیەکەی هاوڵاتیە یا فەرمانبەرێک خانە نشین نەکرێت چێتە بەردەمی بانکێکە بە سەعات و بە 2 سەعات و بە ڕۆژ ڕادەوەسێ بۆی موچەکەی وەرگێ بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیای وجودی نەماوە کاکەزانە دەبێت سیستەمێکی بانکی کارتی هەبێت هەم بۆ شەفافێتی باوەی کە پێی دەوتێت شەفافێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هاونیشتیمانی شەفافترە بێت هەم ئەرکی سەرشانی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان و بانقەکان و هاونیشتیمانی لە هەرێمی کوردستانە کەم دەبێتەوە ئەمە یەک لایەنی کەی کە زۆر گرنگە ئەمەم تەمە هەمووەکو پێشنیار هەمووەکو بۆچوونیش من ئەمێ باسی بکەم بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت وەزارەتی پلانەوەی کە پێ دەوتێ وەزارەتی پلان ئەبێت ئەمە بێتە بڕبڕی پشتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلان ئیشی چییە پێویستە بەرنامەی استراتیژی پێشکەش بە حکوومەت بکە هەتاکو ئێستا بەداخۆ لە هەرێمی کوردستانە بابەتێک نییە ئەوەی کە پێی دەوتێ کەرتی تایبەتی وجودی هەیە لە وەکو تایتڵ بەڵام کەرتی تایبەتی کۆمەڵێک بنەما و سەکتەر و یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە بۆ نمونە لە دنیای دەرەوەدا بە تایبەتی لە وڵاتە ئەوروپا من ناڵم باەمە مقارنەکە وان نەکەینەوە بڵین ئەوروپا لەگەڵ هەرێمی کوردستانە چووک لانەیە لانێ لە ڕووی جوگرافیەوە لە کۆمەڵە ڕوویترەوە ڕووی کەڵچەریەوە لە ڕووی کەلتوری سیاسیەوە لانێ ئێمە جیاوازبین لەگەڵ ئەوانە بەڵام خۆکرێ لە شتە باشەکان ئێمە چاویان لێ بکەین بۆ نمونە ئێمە هەتا ئێستا ئەوەی کە پێی دەوتێت کەرتی تایبەتی ئەبێ کەرتی تایبەتی ئەو یاسایانی کە پەیوەندی بە خانەنشینی کەسێکەوەیە کرێکارێکەوەیە فەرمانبەرێکەوەیە لەو کەرتە گشتیانە لەو کەرتە تایبەتیانە ئیشەکە هەمان مافی فەرمانبەرەکەیە هەمان مافی کرێکارەکەی کەرتی گشتیە بێت چونکم ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێک لەمەوە پێشکاک نێچیرەوان سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بە بابەتێکا دەڵێ نابێت هەر قوتابیەک هەر خوێندکارێک کاتێک کە دەرەچێ شادە وەرگن نابێت چاوەڕێەوە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستیەکەی تەعینی بکە یاخود لە شوێنێک لە شوێنەکان دایمەسرێنێ ئەمە ڕاستە من تا ئەندازیە لەگەڵ بۆچوونەکەیان بەڵام لە تەنیش هەموو تۆ بێ بیت وەزارەتی کار وەزارەتی پلاندانان هەموو وەزارەتەکان ڕبتن بە یەکتریەوە دەبێت ئەم وەزارەتانە بەڕاستیەکەی یاسایشیان بێت ئەو یاسایانە هەم
حکومت هەم ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێم لە ڕووی دارایەکەەوە کەمەکاتەوە هەم لە ڕووی ئیداریشەوە سیستەمی هەرێمی کوردستان و سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئەبێتە سیستەمێکی بەڕاستیەکەی بەتوانە ئەبێتە سیستەمێک کە فەرمانبەر و ئەوەی کە پێی دەوترێت خەڵکانێکە لە قوتابخانەکان و لە زانکۆکانە تەخەڕوجەکان بە شێوەیەکی ئاسان هەلیکاریان دەستکەوێت بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە تووشی کەڵەکە بووین جگەل لەوەی کە ئێمە بەوەی قەیرانی دارایی و بەوەی نەبوونی نەدانی موچەوانەوە لە تەنی ژەمەدا تووشی کارەساتێکی تر بوونێتەوە کۆمەڵێک خەڵکی زۆر لە ناو زانکۆکان و پەیمانگاکانە تەخەڕوجەکەن بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەمانە بەڕاستی بخاتە سەکتەرە گشتیەکانەوە کاریان پێ بکات دوایی ئەمە بەڕاستی بێ بە کێشەیەکی گەورە وا ئەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بتوانێت هەمانجی لەگەڵ کەرتی تایبەتە هەبێ و هەتا ئێستا ئەوەی کە هەیە لەگە کەرتی تایبەتیا بەداخەوە با بڵێن شتێکی شکڵیە من بە بڕوای من نەچۆتە قۆناغی ئەوەی کە داخواسیەکانی خەڵکی کورد یا داخوازیەکانی گەنجی ئێمە تواناکان و مەهارەتەکان و کەفاەتەکانی ئێمە لە ناو کەرتی تایبەتیە بەڕاستیەکەی بەرجەستە بکرێت بۆ نمونە گەنجێک لێرە کاڕاتە ئەوروپا ئەی بۆ لە ئەوروپادا لە ناو سەکتەرانەی وڵاتە ئەوروپیەکانە سوود لە کەفاەت و توانای ئەم گەنجە وەرەگیرێ بۆ لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی ئەم سوودەی لێ وەرناگیرێ بۆ لەبەرەوەی سیستەمێکی تۆکمەی ئیداری سیاسی مەسەلەن هەندێک ململانی سیاسی هەیە کە ئەوەی کە بەڕێست و کاگەنوەریش برتانەوە بۆ قۆناغە مێژوویەکان ینی سوودێک بە ئەزمموی هەرێمی کوردستان و بۆ ڕەخنانەی بەڕێست و بۆ ڕەخنانی کاگەنوەرەگە خۆی ئەمە قەناعەتی منە ئەبێ نخبەی ئەوەی کە پێی دەوێت نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیری یا بە شێوەیەکی گشتی خەڵکانی تێگەشت و دەرچووی زانکۆکان ئەوانەی کە قوتابی ئەوانەی کە متابعەوانەی کە بارگراوندێکی فکری سەقافی باشانەیە ئێمە گرنگە سوود لایەنە سلبیەکانی ئەو سیراعاتانە وەلا بنین لایەنە ئیجابیەکانی وەربگرینەوە لە هەرێمی کوردستانە ئەمە بە بەردەوامی ئەم معادلەیە بە بەردەوامی دووبارە بێتەوە ڕاستە پارتی دیموکراتی کوردستان وەختی خۆی یەک حیزب بووە جەناحی مەکتەبی سیاسی لێجیاوەتەوە بووە دوو حیزب ئێستا لە واقعەگەیە لە هەرێمی کوردستانە هیچ حیزبێکی سیاسی ناتوانێت مۆنۆپۆلی هەرێمی کوردستان بکات نە پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت هەموو کوردستان بکات بە پارتی نەیەکێتی نیشتمانی کوردستانی دەتوانێت هەموو کوردستان بکات بە ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستان و موعیدی یەکێتی نیشتمانی کوردستان بۆیە دەبێت لێرەدا هاوسەنگیەک ڕابژیرێت هاوسەنگیەک لە ململانەکان ڕابژیرێت ئەگەر بێت و ئەم هاوسەنگیە بە جۆرێک لە جۆرەکان تێک بچێت پێم وایە ئایندەی هەرێمی کوردستان ئەکێتە بەردەم بەرپرسیارەتێکی خراپەوە و دۆخی دارایی هەرێمی کوردستانی تا ئەم سراعەتە سیاسیە حیزبیە تۆخە هەبێت من پێم وانە دۆخی داراییش لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت زۆر باشە کاگەنوەریانی ئێستا هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە لە ڕووی داراییەوە ینی دامێکی معنەوی لە مادیش لە بەغداوە وەربگرێ چەند گرنگ ئێستا یەک ڕوئیای هەرێمی کوردستان هەبێ یەک ڕوئیای کوردستانی هەبێ بۆ ئەوەی هەم بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو و هەم بۆ ئەوەی کە لەگەڵ بەغدا بتوانن ئەم کلێن و فەراغانەی مادیانەی پێپڕکەنەوە لە هەمان کاتیشە ئەگەر جوڵەیەکی ئیقلیمیان دەوڵەتی هەیە لەسەر عێراق هەرێمی کوردستان بتوانێت بێک ڕوئیایی خۆی لە دەرباسکات چەند گرنگ ئێستا ڕاستە هۆی ئێمە پێشتری چەندین جار لێرە لەگەڵ جەناب و لەم سەرمێزە باسی ئەومان کردووە کە ئێمە محکومین بۆی کە لەگەڵ حکوومەتی عێراقین ماماکان ئێمە مادەم باسی حکوومەتێکی فیدراالیەکەین و هەرێمی کوردستان بەشێکە لە بەخا بەڵام لە ڕابردوودا بەهۆی ئابووری سەربەخۆوە کە دواتر دەرکەوت سەرکەوتونە بوو ئابووری سەربەخۆ فرۆشی نەوت لە ڕێگای تورکیا و خستنەژێر فشاری تورکیا و بامەبەست و ئەجێندای ئەنکەرە سەرکەوتو نەبوو ئێمە تا دەهات پەیوەندەکانمان لەگەڵ بەغا دوورکەوتەوە تێکچوو و لەم جارانەدا پێم وایە کازمیەوەی و توێتەوەی کاتی عادل عەبدولمەهدی بۆ ئەوەی کرد دەستکەوتی باش بوو بەڵام ئێوە نەتانتوانی استیغلالی کەن و استیفادەی لێ بکەن ئێستاش ئەگەر مەسەن ئێوە بتانێ ئەو پەیوەندیانە پەیوەندێکی سادقانە بێ و پەیوەندێک بێ شەفاف بێ ئێمە ئەتوانین مەسە ئەو پەیوەندیانە بەرەو پێش بەرین و بتوانین خزمەتی هەردوو لایە بکە و خودی جەنابی کازمیش پێم وایە ینی نێتی باشی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و خۆشی ئەوە زانێت کە هەرێمی کوردستان بەشێکی گرنگە لە عێراق و ئەتوانێت دەور و تەسیری ئیجابی هەبێ لەسەر بەغا ئێمە شایدی ئەوەین ئێمە واقعیت ئەگە زانین کە حکوومەتی عێراقی تێڕوانین و ڕوئیای شۆڤێنی هەیە لە ناو پەرلەمانی عێراق لە ناو سیستەمی سیاسی عێراق و بەشێک لە گروپی حەشدی شعبی و هێشتا خەون بەوە بین کە کوردستان بخەنەوە دەسەڵات خۆیان بەڵام لە بەرامبەریە نێتێکی باش و دیوێکی پۆزتیفیش و خەڵکانێکی باشی وەکو کازمی و هەندێک لە دۆستی شیعە و سوننەشمان هەیە لەوێ کە یانەوێ هەرێمی کوردستان بەڵام لە ئەسڵا ئەگەر سەبەبی گرفتەکە بگەڕێتەوە هەرێمی کوردستان لە ڕابردووە زۆر دوورکەوتەوە لە بەغا پەیوەندیەکانی خراپ بوو و ئەمە سوودی بە هەرێمی کوردستان گەیاند و نەخێت تەنانەت لە بوارە حکومڕانیەکەش سوودی بگەیاندە ئێسامە ناچوونە ئەو پەیوەندیانە ڕێک بخێنە
پێیانەوە جارێککە مەسەن جنابی یاقوبات شەرجان ناڕەوە بۆی ئەو پەیوەندیانە بخاتەوە سەر سکە مەسەلەن جنابی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان و حزابی سیاسی ناڕۆن بۆی ئەو پەیوەندیانە بخانەوە سەر سکەی خۆی بۆ گرفتەکە ئەوە بۆ کوتم ئێمە لە ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووین بەڵام شکستمەیانەوە بەڵام سەرکەوتوو نەبووین کەمانتوانیوە ئیداری ئابووری هەرێمی کوردستان دێن کەواتە ئالتەرناتیڤەکەمانەوەی لەگەڵ بەغا ئێستا ئەم پەیوەندیە بەری پێش ئەمە دیوێکێتی کە بەداخەوە لە هەلومەرجێکا کە لە دیوە سیاسیەکەی بۆ هەرێمی کوردستان باشە و کازمیاتە سەرکار پەیوەندیەکە باشە بارودۆخی ئابووری و سیاسی عێراقیش تا دێ خراپترێ بێ مەسەلەن لە مانگی نۆی 2019 بودجەی خەزێنەی پاشخەوتی حکوومەتی عێراقی 87 میلیارد دلار بووە کەچیت لەگەڵ لە دەستکارکێشانەوەی عادل عەبدولمەهدی 36 میلیارد دلار دیار نما ون بووە مەسەلەن بەهەدەر دراوە لە کاتێکا نزیکەی 3096 تەن ئاڵتونی هەبووە ئەمانە بەشێکی زۆری بەهەدەر دراوە و لە هەمان کاتا ئێستا بە پەیوەندی ئامار حکوومەتی عێراق نزیکەی 12 میلیارد دلاریشی قەرز کردووە و کۆڤید 19 یادوتە سەر و لە هەمان کاتە ململانەکانی نێوان واشنگتۆن و بەغا و ململانەکانی نێوان تاران و واشنگتۆن و ڕنگدانەوەی لەسەر عێراق و ئەو کارکردە نابەرپرسیارانی حەشتی شعبی و هەندێک لە گروپی میلیشا حیزب اللهوانە ئەیکەن هەم بۆ تێکدانی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراقەوەم ئەوە تەسیری لەسەر هەرێمی کوردستان و بەقاژە بێ بۆیە بەڕێی من ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شوێنەکەم پەیوەندیانە ڕێک بخاتەوە مەسەن قەرزەکە لە بەغا قەرزەکە لە کۆمەلگای نێودەوڵەتی مەسەن قەرزەکە ئەتوانێت بە پشتیوانی بەغا بیکات بە پشتیوانی بەغا توانە بیکە و من پێ تێژ ناگەم بۆچی تورکیا قەرز نادا بە هەرێمی کوردستان لە کاتێکە هەموو داهاتینەوە چەند وەختە لە ڕێگای ئەوە فرۆشراوە و ئەو یەکێکە لە وڵاتانی کە پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێم و ئەنکەرە ساڵانە 12 تا 14 میلیارد دلارە مەسەن بۆچی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان ناکات لەم قەیرانەیە یا ئەوێ مەسەلەن بە تەواوی من ئەوە ژەزانم تورکیا ئێرانە سووریا پێیان خۆش نیم هەرێمی کوردستانە سەرکەوتوو بێ لەم قەیرانانە و لە ڕووی سیاسی و سەرکەوتوو بێ ئەیانەیە بکەوێ بەڵام قسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەلومەرجێکی زۆر تایبەت لە منتیقەیە هەیە لە سووریا شەڕە کێشەی تورکیا کێشەی ئازەربایجان و ئەرمەنستان پەیوەندی خراپی نێوان ئەمریکا و ئێران هەموو ئەوانە بەڕێی من نەتوانێت کورد ئیستیفادەی لێ بکە بەڵام قسەکەی کاگین ئەگەر هەرێمی کوردستان ئەبێ دەست بەوە بۆ شاخسازی ئەبێ جارێ پێشتر باسم کرد لە خاڵە گەورەکان بەڵام لە پنتەبەسیتەکانی شو بەدەست پێ بکە کاکزانە مەسن ناکرێت تۆ ئیشێکت هەیە بێ بۆ ئیمزای بڕێ بۆ هەولێر ئەمە ڕۆتینیاتە ئەمە چاکسازی ئەوە ناکرێت بەسەلەن خەڵک پێکدادانێکی ئۆتۆمبیلی کردو کەسی 2 هەفتەی هێنوەی بن مەسەلەن ئەبێت توزێ کاراسانی بۆ خەڵک بکەی مەسەلەن ئەڵەی زۆربەی شتەکانم کردووە بە ئەهلی و خوێندنگات کردو بە ئەهلی زانکۆت کردو بە ئەهلی خەسەخانەکانەکەی بە ئەهلی بەڵام خۆم ئەهلی بوونە خەڵکی ڕەشوڕوو چینی ڕاوەڕاستی هەرێمی کوردستان سوودمەند نییە لێی و دوایەوە ئەو داهاتانەش ناچێتە گیرفانی حکوومەتەوە بەڵکو وەچێتە گیرفانی چەند کەسێکەوە بەشێکی زۆری کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان هەن کۆمپانیای زەبەلاحی گەورن بەڵام داهاتەکانیان بۆ 3-4 کەسە بێ یان خەڵکێک لە حیزب لەگەڵی شەریکە یان خەڵکێک لە حکومەت لەگەڵی شەریکە ئەم دەخلانە نایەتەوە ناو سندوقی حکومەت بۆی خەڵک لێی مستەفید بێ مەسەڵەن حکومەت بە هەزاران پارچە زەوی بە هەزاران دۆنم زەوی یاوە بە وەبەرهێن مستەسمیر بۆی شوقە دروستکە بەڵام کاتێک زانی شوقەیە باشەگەر ڕوئیای سیاسی ململانی سیاسی لە پێناو ئەم خەلەل و کەم و کوڕیانە بێکەوە تا کادرێکی پارتی دموکراتی کوردستان لێرەیە بەڕێزت کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی و ئاگات لە هەموو وردەکاریەکانە ئەمە بکرێت یعنی ناتوانن ئەمانە چارەسەرکردنەوە مەسلانی کە مەسەلەن ئەم حەوزەی کە بە تکتکە ئاوی بۆ ئەڕوا بیکەن بە جۆگە لەو ژیانی خەڵک باش لە ڕاستی ئەمریکا پرسیارێکی وەڵامێکی سادەیە بێگومان نەکرێ خۆ مەسەلەن من بەڵامەگەری دەکەن بەش بە حاڵی خۆم پێشم وایە چێتی نیشتیمانی کوردستان لەم بارەیەوە تایبەتی کە کاقوات نوێنەرایەتی چێتێکا لە حکومەت مرۆنەتی زۆری ناندووە لەگەڵ زۆر هەلومەرجی دژواریش ڕوبەڕوو بووە مەسەلەن دەنگێکی لێوە نهاتووە قسەیەکی نەکردووە بۆی بارودۆخەکە باشتر بکە ئارامی ڕابگرێ بەڵام بەڕێی من پارتی دیموکراتی کوردستان کە خۆشیڵێ ئەکسەریەتی حکوومەتی بەدەستەوەیە 45 کورسی پەرلەمانی هەیە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و بەشێک لە وەزارەت ئەکسەریەتەکان بەدەستەوەی باش ئەمڕۆنەکە زۆرتر بنێ ئەمڕۆنەتە ئەبێ استقلال بکرێ یاخود ئەبێ لێبگیرێ بێ استیسمار بکرێ و بەڕێی من ئیسیسمارکردنەکەی ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لەسەر زۆنی سەوس لەسەر کادری یەکێتی لەسەر خەڵکی کوردستان لەسەر فەرمانبەران ئەوەی کەوتم یعنی مەسەلەن لامەرکەزیەکی ئیداری و مالی بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ هەولێر و دهۆک دەستە بکرێ ئەمە لەکوێ خەلەلیتیایە مثلا بۆچی خەڵک هەز نەکا مثلا
کارێکی دایرێ بۆچی مەسەلە نەبێ $100 بکەوێ لەسەری بڕوا بە هەولێر بۆ دۆکیش ڕاستە کە خۆرە بێتەوە هەولێر قسەکەەوەی ئەم مرکزیەتە بەڕێی من بەم مرکزیەتەوە چاکسازی ناکرێ بەوەی کە تۆ جەنا بدوتت ئەو نەرمی نواندنە بێ ئیسیسمار بکرێت نەق ئیستقلال بکرێ بەڕێی من ئەبێ ئەوە بێ و مەسەلەن بۆچی ئێمە واقعەتێک هەیە کاکزانە بیزین حکوومەت پێکاتۆ لە یەکێتی و پارتی بە پلەی یەکەم ئەوە ڕاستە بەڵام ئەبێ ئەوان ئینرژی لە حیزب وەرەگرن و حیزب حکوومەت بەڕێوەبا لە هەرێمی کوردستان جا تۆ ناوێنێت تێکەڵاوبوونە کارێکی باشە خراپە بەڕێی من مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ساڵێکیانەوە دانیشن پارتی دیموکراتی کوردستان نیت ئەمەی ئەمەنگاوانەی نەناوە مەسەن یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرێ بەستووە مافروض بووی پارتی دیموکراتی کوردستان هەم بێ بۆ سەردانی هەم بۆ دەستخۆشی و هەم لاپەڕەیەکی تازە ئەتوانێت مەسەلە ئەو دەرزە یاری بکرێت بەڕێی منەکرا مەسەلەن بەڕێز کاک مەسعود بەرزانی ئەم ڕوونەتە بنوێنێ و سەرۆکی هەرێم چەند جارێک هەوڵی داوە بەڕێی من سەرکەوتوو نەبووە بەڵام بەبێ چاکبوونەوەی پەیوەندی یەکێتی و پارتی بەبێ دانیشتنی هەردوولا بەبێ ئەوەی کە سازش بکەن بە بەڕێی من سازشی یەکێتی و ئەستا یەکێتیەکان لە شتێک نیگەرانن کە پارتی مەسەلەن ئێوە یەکێتی بکا بە دوو بەش سەیریکە ئەنی ئەمە هەندێکتر باری خەڵک قورس ناکە کاکزانە سیاسەتێکی دروست و تەندروست و عەقلانی و منطقی نییە و یەکێتیش نابێ بە دوو بەش یەکێتی بە تەبیعەتی خۆی ئاڕای ئازادی تایە جیاوازی تایە مخالفی بیر و بۆچوونی تایە بەڵام هەرگیز ناکاتە ئەوەی مەسەلەن تۆ بتێبی و کارکردن لەسەر ئەمە لە کارکردن لەسەر ئەم فایلە سوتاوە بەڕێی من خزمەت بە لە سادەترین شتا خزمەت بە خەڵکی کوردستان ناکە خزمەت بە موچە ناکە خزمەت بە حکوومەت ناکە بە پرۆسی دیموکراسی ناکە بە ئازادیەکان ناکە بۆ چییە بێگرە و لەسەر ئەمە بکەیت یعنی چ خێرێکی تایە بۆ پارتی دیموکراتی چ قازانجێکی تایە و بە نەزەری من یەکێتی نیشتیمانی کوردستان موحدە یەکگرتووە و خۆشی بە بەرپرسیارە زانێ خۆ نەخۆشی نادزێتەوە لەو بارودۆخی کە بەسەری هاتووە ئێمە کە نیوەی حکوومەتمان وەکو پێویست بەدەستەوە نییە کە زۆرتری بەدەست بەڵام نیوەی بەرپرسیارەتی و کەموکوریەکانمان گرتووەتە ئەستۆ و لە هەموو کەموکوریانێک هەیە پارتی دیموکراتی کوردستان لە شەریک لە ڕەخنەکان لە شتی ترا ئێمە شەریک نین سەهممان هەیە ئێمە هەمیشە ویستومانە شەریک بین هەردوو لامان بەرپرسیارەتێکە لەسەر هەردووشان لەسەر هەردووکمان بێ خاڵە باش خراپەکان بۆ دوکمان بێ دەستکەوت و ئیمتیازەکانیش بۆ هەردووکمان بێ بەداخۆ ئیمتیازەکان زۆر جار بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان بردوێتی و مەسەلەن لە دەستکەوتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویست نەبووە بەڵام ئەوەی کە تۆ وتت بەڵێ ئێمە مەسەڵەن مرۆنەتمان نەوەندووە وەشوی نوێنین وەمەش کولتوری مام جەلالە ئێمە هەمیشە مرۆنە دەنوێنین بە خاطری خەڵکی کوردستان و هەڵبژارنی داهاتوش لە پێشە مەسەلەن زواداری مەسەلەن ئاڵوگۆڕی بەشەر هاوکێشەی سیاسی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بێ وەمە بتوانێت هاوسەنگ بکاتەوە زۆر باشە کاکزانە ینی ئەم یاریەگەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە پارتی بیکە بێوێت مامەڵە لەگەڵ لای بکە و مامەڵە لەگەڵ لایەکی تر نەکانمێنی خەڵک مادووکردن بەم بابەتەوەی و کەی گەستا بەدی ئەکرێویچێتەکان لێ نیگەرانن هەموو ئەوانە بخرێتە خزمەتی ئەو ڕەخنانەی کە بەڕێزت وەکو پارتیە کاگەنوەرۆکو یەکێتێک خەڵکێکی تر لە حکوومەت بەسەر شەوی ڕابردوو بەڕێز پارێزگاری سلێمانی لێرە بۆش ڕەخنەی هەیە هەموو ئەم ڕەخنانە ببێتە ئیرادەیەکی گەورەیەکێتی و پارتی و لایەنەکانی لە پشت بێ و بخرێتە خزمەتی حکوومەت و هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان باشتر نابێت؟ بێگومان بەڵام من پێشەوەی ینی وەڵامی دقیق بدەمەوە حەزەکەم ینی هەنێت تێبینیم هەبوو لەسەر لێدوانەکەی کاک ئەنوەر پارتی دیموکراتی کوردستان بەڕاستەکەیمە ئیش لەسەر لە شەقکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەمەوە بکە یەکێتیەکان وا حەزەکەن ئەوان ئیشی ئێمە نییە وەکو پارتی هەواڵانی یەکێتی چ هەستێکیان لا دروزە بێت یا چۆن بیرەکەنەوە خۆیان بەرپرسن لە ئەدای خۆیان بەرپرسن لە بیر و بۆچوونەکانی خۆیان بەرپرسن لە سیاسەتی خۆیان من ئەمەیە ینی بە تاریخ وەکو شتێکی تاریخی من ئەمە باسکەم زۆر باش هەمومان لانێ زاکیرەمان بەشی ئەوەی تیامابێتەوە کە ئەومان بیر نەچوبێتەوە کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی شەق بوو و بزوتنەوەی گۆڕانی لێجیابەوە بە تایبەتی خوارە خۆش بوو کاک نەوشیروان کەیشە بوو لە ڕەمزە گەورەکانی یەکێتی جیابەوە دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی دۆخێ بوو کە کەس بەڕاستیەکەی هینی پێ نابێت با بڵێن ئیرەیی پێ نابێت کەوتووە دۆخێکی زۆر خراپەوە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بەڕاستەکەی بۆ نەهەجە و بۆ بیرکردنەوەیە قیادەی پارتی بۆ بیری کردایەوە کە تۆڵە لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتەوە تۆڵەی ئەو سراعەت سیاسیانی لە ساڵی 60ەکانەوە تاک و ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و شەڕی ناخۆ بکاتەوە بەڕاستی پارتی ئیتوانی زۆشتی زۆر گەورە بکە ئیتوانی یەکێتی بەرێتە دۆخێکی زۆر خراپەوە دەیتوانی حەجب و قەباری یەکێتی زۆر بچووکتر لەوە بکاتەوە کە تووشی بوو بەڵام بە پێچەوانەوە قیادەی پارتی
پارتی دیموکراتی کوردستان و سیاستی پارتی دیموکراتی کوردستان بە پێچوانەی ئەم بابەتەوە بوو لەوانەش ئێوە شایەتیەوە بدەن هەمیشە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی هەمیشە مەکتەبی سیاسەکانی ئێمە لە کۆبوونەوە کە حیزبەکان کە بە ئێمەشیان کردووە جگەلەوەی کە لەسەر شاشەکانی تەلەڤیزۆن بە شێوەیەکی ئاشکرا ئەم بابەتیان باس کردووە توانێ ئێمە کاتێک کە تەعامل لەگەڵ برادرانی کێچیشمانی کوردستان ناکەین وەکو تەعاملێکی حەجم و قەبارە لەگەڵیان ناکەین وەکو عەدەدی کورسەکانیان لە پەرلەمانە تەعاملیان لەگەڵان ناکەین وەکو لایەنە تاریخێکە وەکوی کە بەشداریی کاریگەریانە بۆ لە خەباتە لە تێکۆشانە لە قوربانیدانە هاوبەش بوون لەگە پارتی دیموکراتی کوردستانە بەڕاستەکەی ناجی پارتی بەم ئیتیجاها ئیشی کردووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لە تەنیش ئەمەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ژەبێ بەڕاستیەکەی هەست بە بەرپرسیارەتی بکات لە هەندێک بابەتە ناکرێت تۆ لە ناو حکومەتا بیت و بەشێکی گەورەش دەبێت لە ناو حکومەتا و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بەڕێز کاک قوبادە کە من بەش بە حاڵی خۆم بەڕاستیەکەی کۆمەڵە کاری باشی کردووە بەڵام ناکرێت بەشێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان خەریکی ڕوخاندنی حکومەتی هەرێمی کوردستان ئەکرێت تۆ ڕەخنە دەبێت ئەکرێت تۆ نەخێت ڕەخنە بە معنە ڕوخانەکەی ناڵم ڕەخنە بە معنە جدیەتەکەی ناڵم ڕەخنە بۆ مانایە ناڵم کە بەڕاستیەکەی ئەگەر هاوسەرۆکی شریشێتی ڕێغڕێی هەبوو بێت ئەوە ئێمە پارتی تر دنیا بخاتە قیامەت و بڵێ کەعبە کەس بووە و حکومە دەڕوخێنن هەموو کەس باشەزانێ لە هەرێمی کوردستانە نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیری هاونیشتمانی باشەزانێ بەشێکی شێژمانی کوردستان بەڕاستیەکەی لەگەڵ ئەوە دانین کە پێگەی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەوەی بەهێز بێمە واقعەکە کە پێویستە ئینسان احترام بە کۆمەڵە واقع بکامە مانای ئەوە نییە کە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستیەکەی تێڕایگەشی خەریکی ڕوخاندنی حکومەتن مەسەڵەن من نمونەیەکێ باسی کەم کە ئەمەیان باشێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بۆ پارتی ڕێکەوتنی هەولێر و بەغا لەم چەند ڕۆژەدا کە کراوە بەرهەمێکی گەورەی سەردانەکەی کاک مەسرور بووە و لەگەڵ کاک قوبادا بووە کەس ناتوانێت ئەمە لە ڕۆڵی کاقوبات کەم کاتەوە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بڵێ کاقوبات خەریکی ڕوخاندنی حکومەتی هەرێمی کوردستانە نە خەریکی بەهێزکردنێتی بە پێچوانەوە ئەمە ڕۆڵێکی باش بووە کە پێویستە هەموو کادری شیشێتی و پارتی و خەڵکی کوردستان بەڕاستیەکەی ئەم ڕۆڵی ئەم بەرز بنرخێنێ نەتیجەکەی ئەوە بووە ڕێکەوتنیەک دروست بووە لەم ڕێکەوتنەدا بەڕاستیەکەی بەڵێ 320 میلیارد بەڵێ ڕێکەوتنیی باش بووە ئەکرێت ینی بنەمای ئەم ڕێکەوتنە بکرێتە تێستێک بۆ گەڕانەوەی ناوچە دابڕاوەکانی تر ئەکرێت بکرێتە تێستێک بۆ دانیشتن و دانوستانکردن لەگەڵ ئەو نقطە ئەساسیەکەی کە گەر یەک ئیرادە بێت بێگومان ئەمە ئەتوانین بڵین هێزێکە ئەمە فاکتەرێکی باشە بۆ ئەوەی ئیرادەکانی پارتی و یەکێتی و سڕاعەتەکان وەلا بنرێت ئەو کاتە هێزەکان ئەگەر ئەمە بتوانین هێزەکان یەک بخەین من پێشم وایە حکومەتی عێراقیشەتە سەرخەت ئەتوانین سوودێکی باش بە خەڵکی کوردستان بگەێنین ئەتوانین بەشێکی باش لە موچەی خەڵکی کوردستان دابین بکرێت بەڵام بەڕاستیەکەی ئەمە بە حەقە دێمە ئەمە باسکەین بە ڕاشکایی ئەم بە ئەمە باسکەین ناکرێت مەسەلەن داهاتە گومرگەکانی شاری سلێمانی بەڕاستی نەچێتەوە خەزیێنەی حکومەتی هەرێمی کوردستان بۆ مەفهومە یا بۆ بیرکردنەوەیەوە بێ کە من بە شێوەیەشی غێر مباشر لە حکومەتی هەرێمی کوردستانی پێبدەین من ئەمە وچە نەزەری منە چووکم بەپێی هەموو ئەو لێدوانانە بەپێی وەزیری دارایی هەموو مەرزەکانمان ئاگادارین و هەر هەلامان کادا وەزیری دارایی چەند جار لێدوانی یاوە ئەڵێت بە شێوەیەکی داتاکان بە شێوەیەکی ڕاست و دروست ناگاتە ناوەزارەتی دارایەوە لە تەنیش ئەمەدا ئەندامی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کاک عەلی حەمەساڵا بە ئاشکرا لەسەر شاری لەسەر تەلەڤیزۆن لە یەکێک لە کەناڵە ئەعلامەکان کە من نامێناوەکە لێرەدا بڵێم ئەڵێت داهاتەکان ناچێتەوە ناو وەزارەتی دارایی و لەسەر خاڵە سنووریەکان بڵێ پێت وایە ئەوەی ئیبراهیم خەلیل و بێگومان ئۆمەرانیش بچێتەوە ئەوێ بە قەناعەتی من خۆ ئەگەل ئەوەی ئیبراهیم خەلیل و ئەوەی حاجی ئۆمەرانیش نەچێتەوە مە خاڵی ئەمە لایەنێکی سلوی خراپە بۆ حکومەتی هەرێمی کوردستان خۆ کاتێک کە من باز لەم بابەتەکەم چۆن باز لە خاڵە سنووریەکانی شاری سلێمانیەکەم دەبێنی دووەکی شوینی زاخۆش و هینی حاجی ئۆمەرانیش بچێتەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئێمە سراعاتی سیاسی ململانە سیاسیەکان نەبێتە ململانەی سیاسی شخصی تاکی حیزبی ببوورە بنەماڵەیی بێگومانم کامە شتێکی ئاساییە داهاتەکانی دەچێتەوە ناو حکومەتی هەرێمی ئەمانە توانم بڵێم کۆمەڵێک کێشەن کامووی وەکو شێوەیەکی گرێدراون بە یەکتریەوە بۆ ئەوەی ئێمە ئەم گرێکیۆرانە بکەینەوە لە ناو هەرێمی کوردستانە بۆ ئەوەی با بڵێن ڕێکەوتنی بەغاو ئەوەی کە پێ ڕێکەوتنی بەغاو لەگەڵ هەولێرا بێتە خاڵی وەرچەرخانن بۆ دروستکردنەوەی جاری کە متمالە لە ناو قیادی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و دانیشتنی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەم دوو حیزبە بەڵام بە بەوچێنی من کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتیە بێ بەرهەمدار بێ نەک تەنیا بۆ بێ دابنیشن بەرامبەر یەکتری و بەڕاستیەکەی کاتێک کە لە ژوورەکان
ڕێککەوتنیانە دێنە دەرەوە بەڕاستێکی ئەو ڕێککەوتنی کە لەسەر مێزەکانی ئیمزایەکەن و جێبەجێ نەکرێت کاتێک کە تۆ دانیشیت بەڕاستەکەی ئیرابێ بەو نیەتەوە دابنیژی کە ڕێککەوتنەکان وەکو خۆی جێبەجێ کرێت ناکرێت بۆ نمونە من باسیەکەم کاگنیێکی چەند جار هەڵیەوەی دابوو کە کۆبوونەوە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی شوێنی کوردستانەگا و کاگەنۆریش باشل بوو نەیتوانی بۆ سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاک کاظم میلانی ئێستا تەلەڤیزۆن حتا تحدیدی ڕۆژەکەشی کرد بۆ دانیشتان جارێکە بەداخۆ لەلایەن هەواڵانی مەکتەبی سیاسی یەکێتی شوێنی کوردستان و ئەرقەرەی خراە بەردەم کاک سعدی پیرەش تاکیدی لەو بابەتە کردوێتەوە ئەمانە ئەم شتانی کە ئێمە باسیەکەین هیوادارم وەکو سراعاتی حیزبی باز نەکرێت وەکو ئەوە ئێمە باسی بکەین کەوانە بێت تێپەڕێنرێت جارێکە جۆرێک لە نیەت جۆرێک لە متمانە بگەڕێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تواناکانی خۆیان بخەنە گەر بۆ وەلانانی هەموو سیراعاتانە دۆخێکی لەبارتر باشتر بۆ خەڵکی کوردستان دەستەبەر کرێ. زۆر باشە کاکزانەکە گەنوەریانی بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و گرفتانەی کە هەیە کە هاوڵاتی زۆر ماندوو کردو ینی ڕەنگە ئێستا خەڵکێکی زۆر بێتاقەت بێ لەوەی کە مثلا 57 ڕۆژە موچەی وەرنەگرتو ینی چ بتوانێت ئەمە بۆ کادری یەکێتی بۆ پارتی بۆ ئیسلامیەکان بۆ گۆڕ بۆ هەمووی ڕاستە ینی چارەسەرێکی جەزری کامەیە حقیقی بە تایبەتی مەسەرن ئێستا بینی ئێران و ئەمریکا ململانەیەکی قورسیان هەیە لەسەر خاچی عێراق. کاکزانە هەم تۆ هەم کاکزانەی تریش با من ینی بۆ چوونێکەیە با ڕاستی کێنەوە ئێمە ئەگەر حکوومەتەکە هەمووشی بەدەستێتی نیشتیمانی کوردستانەوە بێ لە زاخۆ تاخانەقی کاقوباجی سەرک وەزیران بێ ئێمە ئەم ڕەخنانە لەکوێ هەبیگرین مەسەلەن بەڵام پارتی پێی وایە ئەمە بۆ ڕوخانە ئەمە بۆ ڕوخان نییە ئێمە نەقدیەکەین چاکسازیمانەوێ ئێمە پێمان خۆ نیە ڕۆژنامەنووسێک لە فلان شو لە سلێمانی لە هەولێر بگیرێ ئیتر مەسەلەن لە سلێمانی بەیانێک دەرەکەین یەکێتی خۆی لەگەڵە گونجێنێ و تۆ زەنیگەرانە بێ پارتی نایکە ئەڵەنە مەسەلەن ئەمە ناکاتەوەی منەمەوێ بیرڕوخێنم کاکە ئێماڵین نەود ئەدزرێ پارتی خاتە سەر خۆی ئێماڵین گومرگەکان نایەتەوە کەچی ئەوڵێ مەسەلەن گومرگی باشما بەس ئەی باسی برایم خەیلەکەین ئەڵێ ئەوتانێ حکومەت بڕوخێنن نا ئێمە کە باسی گومرگەکەین ئەی باسی باشماقیش و برایم خەیلەکەین یەکێتی ئەڵێ بەڵێ وایە بەڵام پارتی ئەڵە نا بۆ باسی برایم خەیلەکەن زۆر دەڵاسبوون قسەکان تاوکەم ئێمە ئەم حکوومەتە سەدی بەدەست خۆشمانەوە بێ ئەم قسە هەر ڕەخناگرین و جا مەسەلەن ئەجا چێپ گرتومانە کاکە کابینەی جەنابی کاکۆسەد بدەستێمەوە بۆ جەنابی توکەرفوات بدەستمەوە بووە مامجەلال جەنابی مامجەلال سەرۆ کۆمار بووە ڕەخنەمان کردو قسەمان کردو بەڵام جیاوازیەکەەوەی ئێمە ڕەخنە قبول نەکەین پارتی دیموکراتی کوردستان کەمتر قبولیەکە ئەمە یەک دوو هەم کاکە خۆگەرگلەیەکانی ئێمە واقعی نییە دوو مانگ لەمەوە پێش هەفتا بەرپرسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دەهۆک ئەوە کاڵی پەپولە نێگرتووی ئیسلامی نارتە هەمیان نار نەماڵەوە بۆچی وتبیان ئێمە سەرۆکی حکوومەت بانگەکەین بۆ ئێرە بۆ لێپرسینەوە وتیان یا ئیمزاکانتان نەخشێننەوە یان دەرتانەکەین لە پارێزگایدەوە یەکگرتوو معەزەز و مکەڕەم دەرەوە وتیان کاکەی دێنە دەرەوە تەبیعیە ئەخ کاکە خۆ یەکگرتوو پەپولەیە خۆ چەکداری هەیە نەهێزی هەیە بۆچی هەموویتان دەرکرد هەفتا کەس بدیر هەفتا ئەندامی ئەنجومەنەکانیان هەمویان باشە مامۆستا علی باپیر کاکە ژیان ئەوە دو-سێ ساڵی پات دیموکراتی سا مەرحەبای ناکە خۆی چێتە بەغا ئەزای چۆ لە بەغا داوەتیەکە ئەڵەگەن میجوتیاران بنێرن خۆی پیاوێکی ساڵەحە هەوڵی چاکسازی لە وڵاتادا ئێ مەسەلەن تۆ دژایەتیەکەی ئەو لەگەڵ ئەوە مەسەلەن جا تو سەیریان پارادۆکسە کە مەسەلەن ئەوە خۆی ئێستا باسی گۆڕاند کرد بەو سیاسەتە پۆپۆلیستی هەیەی بەڵام ئێستا و ببینیانەوە ناچێ کاکە ئێوە سەردەمێک ئاوە بۆ سەردەم بەڵام هەموو ئانە بە شوێنی خۆی دوێنێ ڕاستەکە دوێنێ شەو جەنابی پارێزگای سینەمای لەسەر مێزە قسەی کرد دا بەرابەری من تۆ گلەیی هەیە ئەڵێ ناعەدالەتی هەیە ئەڵێ نایەکسانی هەیە ئەڵێ فەرقەکرێ لە بینی سلێمانی هەولێر ئەوە بابە قسەکە ئەوەیە کە کاکجان ئێمە ئێستا ئەگەر قەرار بێت تا سبەینێ دانیشین مەسەلەن قسە بکەین لەسەر ئەمانە نابڕێتەوە بەڵام قسەکە ئەوەیە تاسیل حاصلەوەی پارتی دیموکراتی کوردستان خۆی لە ئەکسەریەتم خۆیان لە حکوومەتەکە زۆر نیە بەدەست منەوەی کاکە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دانیشتەکان ئەسڵەن ئاخربان بۆ جەنابی ڕاستکەمەوە یەکێتی نیشتیمانی ڕازیە لە بارەگای سەرۆکی هەرێم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بکە پارتی دیموکراتی کوردستان نابێ نایە ئەمە یەک دووهەم پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ من لەگەڵ جەنابی هاوسەرۆک لە هەور شێخجەنگی دانانیشم دەی ناچین بۆ کۆبوونەوەیەوە تۆ نابێ فەرزیکەی بەسەرمان لەگەڵ چێ ئێمە فەرزمان کردو لەگەڵ کاک مەسعود دانیشین یا لەگەڵ کاک نێچیریا لەگەڵ مەسعود شتیوامان نەوتووە وتومانە چێ دێ سەر و سەرچاوم ئێمە دوو لایەنی سیاسین کۆنگرەمان کردووە دوو هاوسەرۆکە بژێنراوە مەکتەبی سیاسیە دێ لەگەڵمان دانیشی بەو خوازەی کە خۆمانێ بنەنێرێ
لەگەڵ من دانیشێ نابێت تحدیدی کا لەگەڵ ئەم دانیشم و لەگەڵ ئەو دانانیشم ئەمە ناچێتە سەر لەگەڵ ئەمە خزمەتی خەڵکەکە خزمەتی حکوومەتێکی هەر نامەنتەکەزانە کاکزانە ئەوگوایە تو ئەمشە من بان کردوم بڵم لە کاکزانە دانانیشم من تۆڵی تۆ کاکە میوانی منی دانیشین جا لەبەر ئەوە کاتە دەم کاکەزانەجان لەبەرەوە یەکێتی نیشتیمانی دڵنیا بە ناچێ بۆ دانیشتێک کرد بۆی تهدید کرێت تۆ لەسەر ئەو مێزە دانیشی و تۆ دی ئەوە ناچێت بۆ دانیشتنی ئەوە و ئەگەر پارتی دیموکراتی کوردستان ئەسەر لە هاوسەنگی بارودۆخەکە ڕانەگرێ یەکێتی نیشتیمانی کوردستان تەڕهێکی کردووە ئێمە لا مەرکەزی ئیداری و ماڵیمانەوێ ئەمە ئەکەین ئەمە ڕێکەوتنیش بووە ڕێکەوتن بۆ کاگەنوەر بڵێ ڕێکەوتن بۆ لە نێوانیەتی و پارتی لە وەرەقەکەیە هەبووە ڕێکەوتنە پارتی دیموکراتستان گلەی لە ڕێکەوتن لەولا مەرکزیەتە ئیداریە نییە گلەی لە مەرکزە مالیەکە هەیە بۆ ئەمە علامەتی استفامی خاتسەر کاکە خەڵکی سلێمانی وەکو پێم وتی بسەن داوای نەوت لە محافزەکە خۆ محافز ڕاستە و هەواڵە بەکر گۆڕانە کاکە واقعیت دەڵێ خەڵکی سلێمانی لێ رازین بەڵام قسەکە لە کاکە ژیان من ئەم ئیمکاناتان نییە مەسەلەن ئەڵێ جادەی 100 مەتری ئەڵێ داوای قەرەبووکەم کردووە دووسێ مانگە ئەو قەرەبووی ئەو گرفتانی دەسەڵاتێکی ئیداریە دەسەڵاتێکی ئیداریە بمەنێ پارەکەم بنێ بە حەلیکەم باجە دەسەتێکە نەوەستێ ئێکاکزانە ئەگەر ئەمە لە هەولێر بێ ئەمە خەڵی بۆ دروستەکرێ نا ئەوە لە هەولێر 150 نازام 200 دروستەکرێ باشە کاکە لێرە باشە کاکزانە باشە من پێم خۆشە بەڵام پێشم خۆش نی ئەرقەلە بۆ ئەو بەکە دروست بکرێت باشە زانی با بینە سەر خاڵێک یعنی من بە کورتی بێ کاکزانە من پێم وانە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بچووک بێت بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان پێی بڵێ من لەگەڵ سینا دانانیشمە بێت ساد دانانیشمە من پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە بچووک بێت لەو حەجمەیە بێت یەکێتی لە گەورەی دانانیش لە گەورەی دانانیش من پێم وانە یعنی سوورەکە بۆ جۆرە بێت پارتی چەند ڕۆژێک لەمەوە پێش لە یادی کۆچی خوا لە خۆشبۆ باڵمام جەلالە جەنابی سەرۆک مەسعود بەرزانی کاک نێچیرەوان کاک مەسرور هەموو بنەماڵی بەرزانی پرسە و سەرخۆشی خۆیان ئاراستی کاکوبات کردووە ئاراستی کاک پاڤێڵ کردووە ئەگەر بابەتەکە مەسەلە حساسیت بێت و کۆمەڵە شت بێ پێم وانە یعنی ئەوە نا بابەتەکە ئەوە بچووک بێت یعنی قیادی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە تاریخێکیانەیە لە ئیش باشە ئەو پەیامە کاکزانە پەیامی لەو جۆرە پرسیارەکە لێرە ینی بۆی بچینەوە ناوەڕۆژی بەرنامەکە پرسیارەکە لێرە ئەوێ مەسەلەن ئەو پەیامانە گەر بەردەوام بێ پەیامەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ پەیامی دەستی هاوکاری درێژکردن بێ ئێمە هەمومان ئەم دۆخە تێپەڕێنین باشتر نابێ ڕاشکاوانە قسە بکەین بەڕاستیەکەی دۆخێگەیە لە شاری سلێمانی ئەوەی کە پێوەدەی فرەکیۆخایی هەرێک بە هەوەسی خۆی خەری شێوەیە کە سلێمانی بکە بە تاپۆ بۆ خۆی یەکێک هەڵەسێ نیوەی شاری سلێمانی تاپۆ کاتە سەر خۆیشە ئەرز دروزەکە ئەمە فاکتی لە پشتە مەسەلەن ڕاستیە بەڕاستی بەڵاوی کە طبعاً ئەم هەموو ئەعلامە ئەم هەموو سایتە کە باسی ئەم حاڵەتاناکە پێم وانە بەڕاستیەکەی بابەتێک بێ کە لە هەڵبەسراوە بێ ئەم بابەتە باشە بایمە واقعیانە قسە بکەین مانای چییە؟ شاری هەولێر کە من بە خۆشحاڵی و حەزەکەم شاری هەولێر بەیەکێک لە شارە جوانەکان لە هەرێمی نەک لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی دنیای دەرەوە سەمەتریەکرێت دووسەیەکرێت سێسەیەکرێت ئێمە نابێ با بڵێن غیرە سیاسیەکەمان وامان لێ بکە پێمان ناخۆش بێ ئەو با بڵێن حەملە عەلانیە ئەتوایە بەیانمەتی کاگەنەوە ئەو جۆرە کارانی کە لە هەولێرا کرێت ئێمە پێمان ناخۆش بێ من پێم خۆشە لێ بکرێت لە سلێمانی شاب کرێ بەڵام پرسیاری حەقیقیەوەیە کاتێک کە لە هەڵبژارنەکانی ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان ئەیباتەوە ئەبێت با بڵێن محافظ بن بە بزوتنەوەی گۆڕان کە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئێمە وەکو سینیشی هاڵتون ناخێنە بەردەم بزوتنەوەی گۆڕان کاکە خۆمە پارتی دیموکراتی کوردستان ئەمە 2 ساڵ ئەخەمە لە سیستەمی سیاسی ئیداری هیچ وڵاتێکانی کاکزانە 2 ساڵ تۆ بیبیتەوە 2 ساڵ بڵێ وەڵام من 2 ساڵ ئەدەمێ 2 ساڵەکەی کابێ خۆم بم ئەمانە هەمووی کێشەن کاکزانایشان بەڕاستیەکەی من پێم وانە ئێمە محافظ ئەبێ بین بە گۆڕان بەڵام مدینە هەمێک لە سەرۆی توێتی سەرۆژ حکومەت بێ دەرەگەن ناوانە خۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان مەکتەبی سیاسی گرتووی ئیسلامی کوردستان کوا بەیانی دەرکردووە لە سەرۆی بڵێ وەڵام مدیر عامەکەمان دەرکرا بەڕۆی کاک مەسرومان بانکردە ناو حکومەت هێرێمی کوردستان کارێکی زۆر باشیان کردووە جێگای دەستخۆشیە کاک مەسرور چۆتە ناو پەرلەمانەوە لەگە کاکوبادا چۆتە ناو پەرلەمانەوە بەڕاستیەکەی ئێمە بە خاڵێکی ئیجابی باسی ئەمە بکەین خۆمە خاڵێکی بەڕاستیەکی زۆعب نییە گە سەرۆکی حکومەت یا زۆر باشە کاکەزانە من کاتم تەواو بوو دووە سەرنجی بەڕێزت بە کورتی
وڵی من هیوادارم بەڕاستیەکەی ئەوەی کە پێی دەوتێ کادری حیزبی ئەوەی کە پێی دەوتێ نخبەی ڕۆشنبیر ئەوەی کە پێی دەوتێ خەڵکانێک کە بەڕاستیەکەی هەمی ئەویان بێت کە خزمەت بکەن لە هەرمی کوردستانە چ لە ناو پارتیا بێت چ لە ناوی کێتیشمانی کوردستانە بێت بەڕاستیەکەی ئەبێ لەسەر مەسەلە گرنگە ئەوەی کە پێ دەوتێ مەسەلەی گشتی بەڕاستیەکەی ئەبێ هەمووی یەکدەنگ بێ و هەر یەکە لە ناو حیزبەکەی خۆی و فشارێک دروست کە لەسەر قیادی سیاسی خۆی بەڕاستیەکەی ئیتر لەمە دو خەڵکی هەرێمی کوردستان توانای ئەوەی نەماوە بەردەوامی بدا بوو دۆخی کە 6 ڕۆژە موسەنەیداوە و ئەرکی سەرشانی بە دەرەجەیەکەم پارتی دیموکراتی کوردستان و سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستانە اینجان جێگرەکەشێتی کە بەڕاستیەکەی بێ قوتی خەڵک دابین بکە چۆن دابینەکە بە دابینی سپاس دەکەم کاگەنوەر دوا سەرنجی بەڕێزت کاکزانە دوا قسەکارەوەیە پارتی دیموکراتی کوردستان بێ مرۆنەتی زۆرتر بمێنێ و بزانێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە وڵاتەیە و ئەجێندایەکی هەیە بۆ خزمەتی خەڵک بۆ کارکردنە بۆ پرۆسی حیزبی بوونی بۆ پرۆسی دیموکراسی بوونی کۆمەلگا ئەوانەیە ئەبێ ملدا بۆ ئەم داواکاریانە ئەگەر نا مەسەلە لا مرکزیەکە بێ تەطبیق کرێ لە بەڵام ئێمە لەگەڵەوەین کە حکوومەت موحد بێ یەکگرتوو بێ سەرکەوتوو بێ وەلەو ئەزمە و قەیرانانی کە هەیە دەربازی بێ مثلەن ئەگەر ئێمە قەرارە ڕەخنەمان لە حکوومەت گرت بێ کە حەقی خۆمان بووە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەی مەسەلەن ئەوی کاقوبادی ژێکا لەبەر چای بگرە تۆ باسی کاک مەسرورەکەی جارێک چۆتە بەغا کاک خوبا شەر جار چووە ئێ باشە ئەمەش لەبەر چاو بگرە بەڵام کە من ڕەخنەیە بگرم تۆ پێ دوابێ ڕوخاندنە ئەمە جیاوازیە فکری و سیاسی و عقلێتەکەمانە لەبەرەوە دیسانیشەوەی حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسیارە لە ژیان و کەرامەت و سەلامەت و ئەمنیەتی خەڵک و نابێ هیچ کەس مەسەن سوکایەتی پێ بکرێت نابێ خەڵک بگیرێ نابێ ڕۆژنامەنووس لێ بدرێت سوکایەتی بێ بکرێ و نابێ هیچ خەڵک ناتوانێت ئەو بیانوانە قبولکە کە تۆ پارە نییە مەسەلەن خەڵکە پرسی ئایا فلانە مەسوول وەکو منەژی نەخێت ئەم بودجەی بەرپرسە باڵاکان وەزیرە ئەندام پەڵە ئەبێت لەمە زۆر کەمتر بکرێتەوە بێ لەگەڵ ژیانی خەڵک یەکسان بێ مەسەلەن ماخول نێ مامۆسایەک 300 ناریە سێمان نایەتی و بەڵام وەختێ وەزیرێکمانی 6 ملیۆن ناوەرەگرێ ئەمە هیچ نیتیان نییە بەڕاستی و ئەنواع مستەفیدە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە ژیانی خەڵک لە دابین و ئەگەر چارەسەری نەکە ئەم قەیرانانە خەڵک ناتوانێت بەردەوام چاوەڕێ بێ و بە نەزەری من سەرکێشێ بۆ فەوزا بۆ گرفتی گەورە بۆ نادادی هەیە نەعەدالەتی هەیە پێش هەموو شتێکە بێ ئەو مەسەلەی ڕۆتینیاتی ئیداریە چارەسەر بکرێ و ئەو چاکسیازیە زوو هەنگاو بدرێ و ئەو نەعەدالەتی هەیە بگۆڕێ بۆ عەدالەتی بەداخەوە کە نەعەدالەتی زۆر لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حوسێن کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان هەروە سپاس بۆ بەڕێز زانا تۆفیق کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ هەردوو بەڕێز بینەرانی خۆشەویست لە کۆتایی پانۆرامادا بە هیوای ئەوەین کە هەموو لایەکتان ساف و سەلامەت بن و خوای گەورە هەموو لایەکتان پارێزراو بکات سپاس